لە هەولێر و دووهۆک قەیرانی کەمی بنزین چارەسەر کراوە بەڵام بۆ سێم ڕۆژ قەیرانەکە لە شاری سلێمانی بەردەوامە و خاوەنی بنزینخانەکان باس لەوە دەکەن ئەو بڕە بنزینەی پێیان گەیشتووە زۆر کەمە و بەشی ئەو شۆفێرانە ناکات کە لەسەرەدا وەستاون. خاوەنی بنزینخانەیەک لە سلێمانی دەڵێت هەر وێزگەیەکی بنزین ڕۆژانە پێویستی بە 7,000 لیتر هەیە بەڵام لە ئێستادا نزیکەی 34,000 لیتر بۆ هەر بنزینخانەیەک نێردراوە. بنزین سەرمان گرتووە نازان بنزینە بوو لە پڕێکەوە گران بوو سەبەبەکە چییە با بزانی سەبەبەکە چییە بەڕاستی بنزینشیان گران کردووە ئەچیدا هەست بنزینخانەیە ئەڵێ بنزین نییە. هاوکات لە بەشێک لە بنزینخانەکاندا بنزینی بازرگانی دەفرۆشرێت کە لیتری بە 1000 دینارە و بەشێک لە وڵاتیانیش دەڵێن کوالەتی بنزینەکە زۆر خراپە و بۆتە هۆی وەستانی دەیان فیل پەمپ. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاماژە بۆ دەکات کە کێشەی کەمی بنزین دەگەڕێتەوە بۆ نەبوونی عەمباری پێویست بۆ هەڵگرتنی سوتەمەنی و داخستنی پاڵۆگە نایاساییەکانی هەرێم وتیشی هەوڵ دەدەن کوالەتی ئەو بنزینە باش بکەن کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت. کاری قەیرانەکە زۆرن یەکەمیان ئەگەڕێتەوە بۆی ئێمە لە ڕابردووە تەنیا کۆمپانیای بەرهەمهێنان و دۆزینەوەی نەوتمان هێناوەتە ئەموڵاتەوە کۆمپانیاوەمان نەهێناوە کە بتوانێت بەرهەمە نەوتیەکانمان بۆ دروست بکاوە بۆ جیا بکاتەوە دوو هەمیان نەبوونی مەخزوونی استراتیجیە لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگاکەیە کە ئێستا لەگەڵ ڕێز پارێزگاری سلێمانیان وان سەرقاڵیەوەین کە ئەبێ توانای خەزمکردنی سوتەمەنی دانەوێڵە ئاو هەموو شتەکانی تر هەبێ بۆی لە قەیرانە بتوانی بەبێ هاوڵاتی هەستی پێ بکات پڕێکیتەوە. دڵشاد محەممەد یەکێکە لەو شۆفێرانی کە لە ماوەی 5 کاتژمێردا 3 فیلپەمپی بۆ ئۆتۆمبیلەکە گۆڕیوە و بەهۆی خراپی کوالەتی ئەو مەزینەی کە وەری کردووە. تا بنزینخانەیەک تێم کردووە بە 1000 دینار فولم کردووە لەوێ ئێستا ئەم بەیانیە فیتپەمپم وەستا فیتپەمپم گۆڕی لای مزگەوتی گەورە سەعات 5 بەیانی فیتپەمپم گۆڕی نیو سەعاتی پێ نەچوو ڕۆشتم گەشتمە جسری خەسرەوخاڵ هەم دیسان فیتپەمپی دووەمیش وەستایەوانێ ئەوە ئێستا سیارەکە مێناوە بۆ لای ئەم برا بەڕێزە فیتەرەوە فیتپەمپی سێمم بۆ گۆڕێ. نزیکەی هەفتەیە کە کێشەی کەمی بنزین شارەکانی هەرێمی کوردستانی گرتووەتە و تا ئێساش وەزارەتی سامانە سروشتەکان هیچ ڕوونکردنەوەیکی لەبارەی ئەو قەیران و ڕێژوێنەکانی چارەسەرکردنی نەداوە. شاکار نووری NRT سلێمانی.